ئەمڕۆ 30 2019 یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندنە لە عێراق و کەرکووک و ناوچە جێناکۆکەکان. بەو بۆنەیەوە بەشی خوێندنی کوردی لە بۆنەیەکی تایبەتدا بەبێ ئامادەبوونی بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە زەنگی یەکەم ڕۆژی کردنەوەی دەرگای قوتابخانەکانی خوێندنی کوردی لێدرا. بەڕێوەبەری بەشی خوێندنی کوردی ئاماژەیدا بەوەی سەرجەمە و پێداویستی و کەم و کورتیانەی بوونەتە بربەست لە بەردەم خوێندنی کوردی دراون بە وەزارەتی پەروەردە و بەڵێنی چارەسەری کێشەکان دراوە. ئەمڕۆ لە شاری کەرکووک لە قوتابخانەی بەڵێستەی سەرەتایی یەکەم زەنگی دەستپێکی دەوامانەدا بۆ ساڵی نوێی خوێندن 2019-2020 بە هیوای ساڵێکی پڕ خێر و خۆشی بێ و بێ کێشە بێ بۆ قوتابی خوێندکارە عەزیزەکانمان بە پاڵپشتی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و خودی جەنابی وەزیر ئینشاءالله هەموو ئاستەنگەکانی خوێندنی کوردی ڕوو لە چارەسەرکردنە لە دەستپێکی ئەمساڵ هەموو پێداویستەکان مندایە وەزارەتی پەروەردە لە ڕۆژانی داهاتوو دابین دەکرێت. ئەوە پەیمانی وەزیری پەروەردەیە. لە شاری کەرکووک و داقۆق و خورمات و دەرگای 530 قوتابخانە و باخچەی ساوایان باڕووی زیاتر لە 90,000 قوتابی خوێندنی کوردی کرایەوە. ئەندامێکی لەقی کەرکووکی یەکێتی مامۆستایان دەڵێت داوامان کردووە وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان زیاتر لە کێشە و گیر و گرفتەکانی خوێندنی کوردی بکۆڵێتەوە. بەڕێوەبەری یەکەی سەرپەرشتیاری خوێندنی کوردی ئاماژەیدا بە گرفتەکانی خوێندنی کوردی و پێی وایە تا خوێندنی کوردی حکوومەتی هەرێمیان ناوەند خاوەندارەتی نەکات کێشەکانی چارەسەر نابن. خوێندنی کوردی لەم قۆناغا پێویستی بە پشتگیری سیاسی و پەروەردەیی هەیە. پێویستە خوێندنی کوردی وەکو خۆی بێنێتەوە برەوی پێ بدرێ و زیاتر تۆکمەکرێ. پێویستە بە تایبەتی وەزیری پەروەردە کە تازەیە هاتووەتە سەر گۆڕەپانەکە پێویستە لە تەواوی گرفتەکانی خوێندنی کوردی بکۆڵێتەوە لە ڕێی کۆنفرانسێک کۆنگرەیە کە ئەمە داخوازی ئێمە بۆ یەکێتی مامۆستایان و تەواوی ئەو گرفتانەی کە هەمانە بتوانین چارەسەری بکەین. طبعاً بۆچی ئەمە زۆرە گەێنە ناتوان بە دوو دێڕ بۆت ئەوە بکەم باس بکەم بەڵام ئەوەی کە دووبارە بێتەوە لەبەرەوەی ئێمە ئەم خوێندنی کوردیە تا ئێستاکە سەر بە هەرێمی کوردستانین حکوومەتی عێراقی ئێمە بە مڵکی خۆی نازانێ نە وەکو پێویست حکوومەتی هەرێمی کوردستان کێشەکانمان چارەسەرەکە نە حکوومەتی بەغا چارەسەریکە کەی ئەم خوێندنی کوردیە بە ڕەسمی بوو بە مڵکی لایەک و دامی تەواوی کرد ئەو کاتە بە دڵنیاییەوە کێشەکانیشمان چارەسەرەکرێ. ساڵانە سەرباری نەبوونی بینای قوتابخانەی پێویست و کەمی مامۆستا و هەموو ئەو گرفت و مەترسیانەی ڕوبەڕووی خوێندنی کوردی دەبێتەوە. بەڵام هەوڵەکانی بەرپرسانی خوێندنی کوردی و مامۆستایانی ئەو بەشە بەردەوامە بۆ هێشتنەوەی خوێندنی کوردی بە پێشەنگی و مانەوەی لەو ئاستەی ئێستایی. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.